جینۆسایدی دەرسیم سووتاندنی کورد بە دەستی تورک. چواری مانگی پێنجی ساڵی 1930 تا دوی مانگی هەشتی ساڵی 1939 بەرواری بەسوودماکبوونی کوردە لە دەرسیمی باکووری کوردستان بەدەست دەوڵەتی ئەتاتورکی میراتگر. جینۆساید و ئازارەکانی کورد هێندە درێژ و بەدوای یەکدایە. هیچ درامایەک ژمارەی ئەڵقەکانی هێندەی ئازارەکانی کورد نییە. ئەو جینۆسایدە ئەڵقەیەکە لە درامایەکی درێژ. ساڵی 1934 دوای ئەوەی دەوڵەتی تورکیای کەمالی یاسایەکی دەرکرد بە ناوی یاسای سەر لە نوێ ڕێخستنەوەی نیشتەجێکردن، بەڵام هیچ کاتێک ڕووی نەداوە پرۆژەیەک دەوڵەتی سەردەست جێبەجێ بکات بەبێ ئامانجگرتنی کەمەنەتەوایەتیەکان. ئامانجی گەورە لە پرۆژەکان بۆ لێدانە لە بەرەی کەمینە. ئەمەیە کە ڕایت میلز دەڵێت دەبێت کەمینە لە زوڵم و ستەمی زۆرینا بپارێزین، چونکە زۆر جار ڕادەکەوێتە لای زۆرینا، بەڵام حەقەکە لە دەست کەمینەدایە. ئەو یاسایە کە خۆی لە دەرکردنی کوردانی ناوچەی دەرسیمدا دەبینی و لە شوێن ئەوان داهێنانی تورکەکان ناڕەزایەتی گەورەی کوردەکانی بەدوای خۆی داهێنا و بە توندی ڕەتیان کردەوە. ساڵی 1935 دەوڵەتی تورک پرۆژەکەی خستە بواری جێبەجێکردنەوە و کۆچپێکردنی زۆرە ملێ دەستی پێکرد. تورکیا بەو هەنگاوە چەند ئامانجێکی دەپێکا. یەکەم، کەمکردنەوەی ڕێژەی کورد. دووەم، نەکردنەوەی خوێندنگە بە زمانی کوردی بە پاساوی کەمیان. ئەگەرچی تورک لە سەرەتادا سیاسەتی دووبەرەکینانەوەی لە ناو کووردا پەیڕەو کرد و لە ناو خۆیاندا ڕوبەڕووی یەکتری کردنەوە، کاتێکوتی ناوچەی دەرسیم عەلەویەکان و زازایی و کوردی تیادا دەژیت. ئەمە ئاماژەیەک بوو بە سەرەتای پلانی پەرتکە بۆ ئەوەی زاڵ بیت. تورکیا لە پێشتردا ئەمە یەکلایی کردبووەوە کە لە تورکیادا یەک حیزب و یەک نەتەوە هەیە، حیزبەکەی کەمال ئەتاتورک و نەتەوەی تورک. کوردەکان لە دەستوردا ناویان وەک تورکی چیایی هاتبوو. سیاسەتی دەرکردنی کورد بە زۆرە ملێ بەردەوام بوو تا ساڵی 1937 کوردەکان نامەیەکیان نارد بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو سیاسەتە، بەڵام نەک هەر وەڵام نەدرانەوە، بەڵکو نامەبەرەکەشیان کوشت. دواتر ڕاپەڕین دەستی پێکرد و جڵەوی ناڕەزایەتیەکان لە دەستی شێخ ڕەزای دەرسیم بوو، بەڵام زۆر بەتوندی بەرەنگاریان بوونەوە و باپی سەرچاوەکان سەرەتا تورکیا بە 25,000 سەرباز گەماروی شاری دەرسیمیدا. لە هەر شوێنێک بەرپەرشدانەوە هەبوایە لەلایەن فڕۆکەوە بۆمباران دەکرا. بەدەر لەو ژمارە زۆرەی خەڵک کە شەهید بوو، ژمارەیەکی زۆر ئاوارەی چیاکان بوون و پەنایان بردەبەر ئەشکەوتەکان. ئەو ڕاپەڕینە تا کۆتایی تشرینی دووەمی ساڵی 1938 بەردەوام بوو. ئەگەرچی ڕاپەڕینەکە زوو دامرکایەوە، بەڵام قۆناغی جینۆساید بەدەستی تورک بەردەوام بوو بەنهێنی. پرۆسەی جینۆسایدەکە بە سەرپەرشتی ژەنەڕاڵێک بە ناوی عەبدوڵڵا ئاڵبدۆغان لە ژێر فەرمانی دەوڵەتیدا بەڕێوە چوو. ئەمە وێڕایەوەی سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن یەکەم قۆناغی بەکارهێنانی چەکی کیمیایی بەرامبەر بە کورد لەوێوە دەستی پێکرد. لە هێرشی فڕۆکە تورکیەکاندا کچێکی هەڵگیراوی ئەتاتورک بە ناوی سەبیحە گۆکچەن وەک فڕۆکەوان بەشداری ئەو هەڵمەتەی کرد. ئامارەکان ئەگەرچی سەرچاوە تورکیەکان ئاماژە بەوە دەکەن کە 14,000 کەس لەو پرۆسەیەدا لەناو چووە، بەڵام هەندێک سەرچاوی تر ئاماژە بە 35,000 کەس و بەشێکی تر ئامارەکە بە نزیکەی 100,000 کەس دەکەن. لە پاڵەمەشدا 12,000 کەس بە زۆرە ملێ ئاوارە بوون. دواتر تورکیا ناوی شارەکەی گۆڕی بە تونجەل. 2500 کەس لە ژن و منداڵ و پیر کە هانایان بردبوو بۆ ئەشکەوتێک بە ناوی کۆتزیگداخ لە دۆڵی ئێسکۆرلا، بەڵام دەوڵەتی تورکیا ڕێگای هەڵاتنی گرت و لە ڕێگەی هەڵچنینی دەمی ئەشکەوتەکە و بەڕێکردنی ئاگر بۆ ناوەوە بە زیندویی سووتاندنی. ژمارەیەکی زۆر کچ و ژنیش لە ترسی ئەوەی نەکەونە بەردەستی تورکەکان و نەکرێن بە کەنیزەک وەک سەردەمی عوسمانیەکان، خۆیان هەڵدایە چەمی مونزور و گیانیان لەدەستدا. 23 مانگی 11 ساڵی 2011 لە میتینگی هەڵبژاردندا کەیسی دەرسیم زیندوو کرایەوە لە دژی یەکتر بەکاریان دێنا. حیزبەکەی ئەو کاتێ ئەردۆگان ئاکەپا بۆ ڕاکێشانی دەنگی کورد بەرپرسیارەتی ئەو کۆمەڵکوژەی خستە پاڵ پارتی گەلی کۆماری نەتەوە پەرست بە ناوی مەهاپا کە کەمال کریچداڵ ئۆغرۆ سەرکردایەتی دەکات، بەڵام ئەمە تەنها بۆ بەدەستێنانی دەنگی کورد بوو. دواتر ئەردۆغان خراپتر لەوان دەیان جینۆسایدی تری لە شارەکان ئەنجامدا و تا ئێستاش باکووری کوردستانی کردووە بە دۆزەخ لە کورد.